کوردستان لە نێوان بەرداشی واشنتۆن و تاران. ترامپ دەیەوێت بە پشتیوانی کورد نەخشەی ڕاپەڕین لە ئێران بکێشێت. لا گۆڕانکاریەکی دراماتیکیدا ناوچەکە بەرەو قۆناغێکی تەمومژاوی هەنگاو دەنێت. بە پێی راپۆرتێکی واشنتۆن پۆست، دۆناڵد ترامپ ڕاستەوخۆ پەیوەندی بە سەرکردە کوردەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە کردووە. پەیامەکەی ترامپ ڕوون و بێپەردە بووە کە درەنگە یان هاوپەیمانی ئێمە و ئیسرائیل بن یان تاران هەڵبژێرن. ئەم هەنگاوەی واشنتۆن تەنها پەیوەندیەکی دیبلۆماسی نییە، بەڵکو داوایەکی ڕاشکاوە بۆ هەڵگیرساندنی ڕاپەڕینێکی چەکداری لە ناوخۆی ئێراندا. ترامپ لە پەیوەندیەکەیدا لەگەڵ مەسعود بارزانی بافڵ تاڵەبانی و مستەفا هیجری بەڵێنی پشتیوانیەکی بێوێنەی یاسمانی و سەربازی داوە بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی ڕۆژئاوای ئێران. جێی باسا عەلی لاریجانی سکرتێری ئەنجومەنی باڵای یاسایشی نیشتیمانی ئێرانیش ڕایگەیاند نابێت گروپە جوداخوازەکان کە مەبەستی کوردەکانە وابی بکەنەوە کە دەرفەتێک هاتۆتە پێش و هەوڵ بدەن کارێک لە ئێراندا بکەن. بە هیچ شێوەیەک چاوپۆشیان لێ ناکەین. هاوکات لەگەڵ ئەم شارە سیاسیە مەیدانە سەربازیەکەش دەکوڵێت ئیسرائیل و ئەمریکا بە دابەشکردنی ئەرکەکان بنکە ستراتیژیەکانی سوپای پاسداران تێک دەشکێنن. چاودێران پێیان وایە ئەم بۆردومانە چڕانە ڕاماڵینی ڕێگایەکە بۆ هێرشێکی زەمینی هێزە کوردیەکان. ئێستا هەرێمی کوردستان لە بەردەم تاقیکردنەوەیەکی مێژووی و مەترسیداردایە. ئایا دەبێتە سەری ڕمی گۆڕانکاریەکان یان قوربانی یەکەمی کێبڕکەی زلهێزەکان؟